من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین سەلام و ڕەحمەتی خوای پەروەردیگارتان لەسەر بێت. بەڕێزان و خۆشەویستان لە درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین بۆ ئەم ساڵی 2018 لە مانگی ڕەمەزانی پیرۆز هەڵدەستێ بە دابەشکردنی زیاتر لە 5,000 کاسەی خۆراک و وەسفرەی ماڵەکان بۆ مانگی ڕەمەزان. ئێمە لە شارۆچکەی کۆیەن بۆ ئەوەی کەوا 150 جێ خواردن و ئازوقە و خۆراک دابەش بکرێتن بەسەر کەسانێکی هەژار و نەدار و کەم دەرامەتی ئەو دەڤەرە. بۆیە داواکارین لە خوای پەروەردیگار خوا پاداشتی خێرخوازان بداتەوە و هەروەها ئەو کەسانەشکەوە هاوکاری و یارمەتی بەرنامەی بەخشینن خوای گەورە دەست بە عومریانەوە بگرێتن و ماڵیان بەرەکەتدارتر بێت. بۆیە لەگەڵمان بن لەو راپۆرتە بۆ بەخشینەوەی 150 کاسە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز لە سفرەی هەژاران و نەدارانی شارۆچکەی کۆیە. لەگەڵمان بن. بەخێراتنتان دەکەم کەوا دەستی زێڕیتان هەیە بەخێر بێن سەرچاومان کەوا دەستێکی بەخشندەییتان هەیە کەوا چەندەها نەخۆش و داماوان بەسەر دەکەونەوە نەخۆشی درێژخایەن هەروەکو دەربارەی بەخشینیش پێغەمبەری ئازیزمان سەڵاو سەلەم دەفەرمێ دا و مەڕضاکم بیسەدەقە ئێوە چارەسەری نەخۆشەکانتان بکەن کەوا بە سەدەقا. چارەسەری نەخۆشەکان ئەوەیە کەوا ئەم نەخۆشە کەمێک ئازاری لەسەر سوک دەبێت جا سەدەقە ئەگەر پارە بوو ئەگەر ماڵ بوو ئەگەر خواردن بوو ئەگەر بەرگ بوو ئەوە هەر هەمووی پێکاتووە کەوا لە سەدەقە. بەڵە داواک لەو دەوڵەمەندانە دەکەم ئەوانەی کەوا خوای تەبارەتعالە ناز و نیعمەتی پێبەخشیون ئەوانیش بیبەخشن. هەروەکو خوای سوبحانە وتعالە دەفەرمێ ئێوە بیبەخشن کە ئەوەی ئێمە پێمان بەخشیون. بەڵێ لە مانگی ڕەمەزان زیاتر پێویستە کەوا هەژاران پێویستیان بە خواردن و خۆراک و جل و بەرگ هەیە کەوا دەستخۆشی لە دەوڵەمەندان دەکەم ئەوانەی کەوا خوای تەبارەتعالە ناز و نیعمەتی بەسەدا ڕشتون ئەوانیش بیبەخشن لە مانگی ڕەمەزان کەوا خەڵک زیاتر پێویستی بە بەخشین هەیە و بە وەرگرتنی ماڵ هەیە. كنا ربي خواستر سلكوتيان كأخويا خوا خير يا منستي أخويا خواستر كوتيان مانگی ڕەمەزان باش بووە. أري والله زور باشا بقربان دم خوا خير يا منستي أري خوا جاكان بحشبي أواني أو يارمتي فقيرة دن دەستیان خۆش بخوا بە زیاد بخوا نمونەیان زۆر بخوایە بۆ مانگی ڕەمەزان باشە زۆریش باشە خوا لەیان بە زیاد کە خوا خێریان منستێ خوا پاداشتی مولایشتی بداتەوە خوایە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ.
ئێمە وەکو نووسینگەی کۆی بەرنامەی بەخشین بۆ ئەم ساڵیش بۆ مانجی ڕەمەزانی هەستاین بە دابەشکردنی 150 کارتۆن خۆراک کە پێکاتوە لەم بابەتان و مادانەی خوارەوە 5 کیلۆ برنجە 5 کیلۆ شەکرە و 4 دەبە زەیتی ڕۆنە ئاوە تەماتەیە فاسۆلیایە ئالە بابەتانەیە بەڵێ ئەو کەسانێک کە هاتوون لەلای ئێمە ناویان تۆمارکراوە کەسانێکن کە خاوەنی پێداویستین هەندێکیان فەقیر و هەژارن زۆر نەدارن هەندێکیان لە کرێچیدانە و خاوەنی هەتیون ئەمە توانیمانەکە پوختەی ناوەکان الحەمدوللا پاڵافتە بکەین و بۆی زیاتر ئەو کەسانە سوودمەند بن کە کەسی شایستەنە و داوا لە خێرخوازانی خۆشەویستیش دەکەین و هاوکاری بەرنامەی بەخشین بکەن بۆی ئێمە زیاتر بتوانین دەستگیرۆی و بتوانین هاوکاری هەژاران نەدارانی شارەکەمان بکەین و داوا لەو دەوڵەمەندە خێرخوازان دەکەم کە لە مانجی ڕەمەزانە بە تایبەتی دەستکراوە بن دەستقوچاو نەبن بۆی خوای پەروەردگار ئەجر و پاداشیان بداتەوە دوعای خێریش بۆ بەرنامەی بەخشین دەکەین خوای گەورە جەزا و پاداشیان بداتەوە لە دنیا و لە قیامەت بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 0770 961 13 0770 961 35 0750 723 25 55 کاتێکی زۆر باشەیە کە داوا لێیان دەکەم خوا خێریان بدوسی خوا پاداشی خێریان بداتەوە دەستخۆشیان لێ دەکەم بەرێ زۆر باشە دەستخۆشیان لێ دەکەین داوا لێ دەکەم خوایە یارمەتیان بداتن و خوا یارمەتی فەقیری بدەن خوا پاداشی خێریان بداتەوە یا ڕبی ئەنگۆمانێ نەستێنی خوا ئەمرتان درێژکە خوا زۆر بە زیاد بخوا لە مانجی ڕەمەزانی زۆر مەمنوی ڕبی قال بەزاو بێ خوا بە ئیشاڵەدان باتە بەهەشتێ ئەرێ وەڵڵا مەمنونم زۆر خوا پاداشتان داتەوە ئیشاڵڵا والله دامان هەیە فەقیران ئەشتەشیان بۆ بنێرن خێریان دەگاتێ بۆ ڕەمەزانی بۆ فەقیری ڕەبی خوا خێریان بنووس هەموو دەبێ هەروە دەرێ هەموو دەبێ ڕەبی ناتەلەڤیزیۆن خوا خێرتان بنووسێ دوعاتان بۆ دەکەم ئینشاءڵڵا پێشنیشەی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس بەخوای گەورە و بۆ ئێوە و بۆ خێرخوازان زۆر مەمنونین خدا خێرتان بنووسێ خوا پاداشتان داتەوە خوایە وەڵی هیوادارم ئەوان هەیان بێ و دەستیان ڕێ خێریان نەگەڕێتەوە هیوادارم هەر سەرکەوتوو بن هەر خێرخواز بن خوایە ڕحم بە میلەتی کورد بکەی بەعام خوایە ئەوەی نیتی خوا بیداتێ ئەوەی هەیتی خوا لێی نستینە و خوا بیداتێ بەناوی خی گەوری میهرەبان سەرەتا دەستخۆشی لە بەرنامەی بەخشین دەکەین بۆ ئەو کارە خێرخوازیانە خوا نمونەتان هە زۆر بێ لە کار و چالاکیەوەتان خوا بێ بەردەمی خوا خۆی خێرتان نووسێ و خی گەورە ئەو کارە زۆر کارێکی چاکە و کارێکی خێرخوازی و یارمەتێکی باشە بۆ فەقیران زۆر پێویستە وڵای لە بۆی خەڵکەکە نەبووە و بێکاریە و وڵان لە دەوڵەمەدا خوا نمونە هە زۆرکە و ئەو لەو کارێ بەردەوام بن و سەرکەوتو بن ئینشاءڵڵا بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین ئەوەی بینیتان دابەشکردنی 150 جێگای خواردن و خۆراک بوو بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز کەوان نووسینگەی کۆی بەرنامەی بەخشین لە ڕێگای ئەوانەوە هەژارەکان و نەدار و کەم دەرامەتانی ئەو شارۆچکەیە دیاری کرابوون و پێشتر
فۆرمیان پڕ کردبەوە لای نووسینگەی بەرنامەی بەخشین. بەڵام دووبارە و سێبارە دەستخۆشی لە دەوڵەمەندەکان دەکەین کەوە توانیان ئەو جارەشیان سفرەی ماڵەکانی هەژاران و نەداران و کەم دەرامەتانی ئەو شارۆچکەیە لە مانجی ڕەمەزاندا گەرم بکەنەوە و دڵی منداڵەکان و دایکان و باوکان خۆشکەن. بۆیە داواکانی لە خوای پەروەردیگار خوا پاداشتی دەوڵەمەندان بداتەوە و وەخوای پەروەردیگار سەبر و ئارامی بە هەژاران و نەدارانیش ببەخشێت وەخوای پەروەردیگاریش بەردەوامی بە بەرنامەی بەخشین بدات بۆ ئەوەی کەوا دەستگیرۆیی زیاتری هەژاران و کەسانی کەم دەرامەت و نەخۆشان بکات. لێردا دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان بەخوای پەروەردیگارتان دەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.